لە هەنگاوێکی دیکەدا بە ئاراستەی برەودان و گەشەسەندنی زیاتری خوێندی باڵا لە هەرێمی کوردستان، وەزارەتی خوێندی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جاری چوارەم ریزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستانی ڕاگەیاند. تیایدا ریزبەندیەکە زانکۆ حکومیەکان و زانکۆ هەلیەکانی تێدا بوو. لە وتەیەکیشدا دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندی باڵا و توێژینەوەی زانستی بە گرنگیەوە باسی لە پرۆسەکە و بەرەوپێشچوونی زانکۆکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهان کرد. باسی زانکۆکانی کوردستان لە نێو ریزبەندیەکانی جیهان گۆڕانکاری بە چاویان بەسەردا هاتووە. بۆ نمونە لە ساڵی 2014دا زۆربەی زانکۆکانی کوردستان لە ریزبەندی 16,000 و بەرەو خوار و خراپتریشدا بوون. بەڵام ئێستا هەندێک لە زانکۆکان گەشتونەتە ریزبەندی 4,000 و ئومێدیشمان وایە بەرەو باشتر و سەرکەوتوتر هەنگاو بنێت. گروپی بی زانکۆی سەلاحەدین، زانکۆی سۆران، زانکۆی سلێمانی، زانکۆی کوردستان هەولێر، زانکۆی دهۆک، زانکۆی کۆیە، زانکۆی هەولێری پزیشکی. ئەو زانکۆیانەی کە دەکەونە گروپی سی بریتین لە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی، زانکۆی چەرموو، زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێر، زانکۆی ڕاپەڕین، زانکۆی پۆلۆتەکنیکی دهۆک، زانکۆی گەرمیان، زانکۆی زاخۆ. ئەو زانکۆیانەی دەکەونە گروپی دی تەنها بریتیە لە زانکۆی هەڵەبجە. بەرەنجامی گشتی ریزبەندی نیشتیمانی بۆ زانکۆ تایبەتەکان لەسەر ئاستی هەموو پێوەرەکان ئەو زانکۆیانەی کە دەکەونە گروپی بی لە نێو گروپی بیدا بە شێوازی دیسان و ڕاندەم ڕێکخراون ئەم زانکۆیانەی لای خوارەوە. زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی، زانکۆی تیشکی نێودەوڵەتی، زانکۆی جیهان هەولێر، زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا، زانکۆی نەورۆز. ئەو زانکۆیانەی دەکەونە گروپی سی بریتین لە زانکۆی جیهان سلێمانی، زانکۆی جیهان دهۆک، زانکۆی لوبنانی فەڕەنسی، زانکۆی نۆڕج. ئەو زانکۆیانەی کە دەکەونە گروپی دی بریتین لە زانکۆی کاسۆلیک، زانکۆی ئەربیلی نێودەوڵەتی، زانکۆی بەیان. ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکان جۆرێکە لە پێشبڕکێکی زانستی لە نێوان زانکۆکان کە بە سیستەمێکی ئەلیکترۆنی کاری لەسەر دەکرێت. 8 پێوەری سەرەکی و 48 پێوەری لاوەچی هەن بۆی زانکۆکان کاری لەسەر بکەن تا ڕکابەری لەسەر هەر سێ ئاستەکەی ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان بکەن. پێوەرەکان بە تایبەتی بریتین لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی. ئەو زانکۆیە لەو ساڵەیە چەند توێژینەوەی زانستی ئەنجامداوە، توێژینەوەکان لەکوێ بڵاوکراونەتەوە. ئەو گۆڤارانەی کە توێژینەوەکانیان تیا بڵاوکراوەتەوە ئاستی کاریگەریەکان لەسەر جیهان چۆنە، ئایا فاکتەری کاریگەری هەیە، فاکتەری کاریگەری بەرزەیە بەرز نییە، و هەروەها زانکۆ چۆن توانیوێتی مامەڵە لەگەڵ کواڵەتی بکە، لەگەڵ متمانی نێودەوڵەتی بکە، لەگەڵ ژێرخانی زانکۆ و گەیشتن بەسەر چاوە زانستیەکان و بەدەستهێنانی گرانتی نێودەوڵەتی و لە هەمان کاتیشە تا چەندێک زانکۆ توانیوێتی لە ڕووی کواڵەتیەوە بەرەو پێشەوە بڕوا. ئەمانە ئەم پێوەرانە هەموو بەیەکەوە لە ناو سیستەمێکی ئەلکترۆنیان ڕێکخراون. ئەو زانکۆیانە هەموو داتاکان و زانێرەکانی خۆیان داخڵەکەن، سیستەمەکە بە شێوەیەکی ئەلکترۆنی هەمویان خاتە ناو پێشبڕکێەوە. ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستان فاکتەرێکی گرنگە بۆ خۆڕێخستن و خۆئامادەکردن بۆ هەموو پێوەرانەی کە زانکۆکانی کوردستان دەبەنە نێو ریزبەندی زانکۆکانی جیهان تا لەو ڕێگەیەوە خوێندی باڵا و زانکۆکانی هەرێم لەسەر نەخشەی زانستی و ئەکادیمی جیهان دەربکەون. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.